بەڵای سڵاوتان لە بیبینەرانی باڕ ئێستا کاتژمێری 11 بەیانیە زیاتر لە کاتژمێر و نیوەکە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە هۆڵی سەعات عەبدوڵڵا دەست پێ کردووە. کۆبوونەوەکە کاتژمێری ئەم بەیانە دەست پێ کردەوە تاکو 12 نیوەڕۆ بەردەوام بێت واتە پاشنی و کاتژمێری تر کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کۆتایی پێدەلا. کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران باز لە سێ بابەتی گرنگ دەکرێت یاخۆ سێ بابەتی گرنگ گفتوگۆی لەبارەوە دەکرێت. یەکەم بابەتی موچەیەکە باز لە دابەشکردنی یاخود خەرجکردنی موچەی مانگەکانی 6 و هەفتی موچەخۆرانی هەرێمی کوردستان باز دەکرێت. بابەتیشی دووەمیش کە گفتوگۆی لەبارە بکرێت بابەتی نەوتە کە هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمەوە نەوت هەناردەی واتە بدات بە بەغدا. بابەتی سێمیش باز لە بابەتی چەند پێشنیازێک دەخرێتە ڕوو بۆ خزمەتکردن یاخود بابەتی پێدانی موچێ بە هێزەکانی پێشمەرگە. ئەمە ئەم سێ بابەتە دەبن کە ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران گفتوگۆی چڕی لەبارەوە دەکرێت. وەکو پێم وتن زیاتر لە کاتژمێر و نیوەکە کۆبوونەوەکە لە هۆڵی سەعات عەبدوڵڵا دەست پێ کردووە کەمتر لە نیو کاتژمێری ماوە بۆ کۆتایی هێنان بە بەم کۆبوونەوەیە. قسەی کۆتایی ڤار دەیکات.